بەڕاستی ئەمە پەیامێکە ئەمانە با بڵێن چالاکی قوتابخانە کوردیەکان خۆی لە خۆیە برەودانێکە جم و جۆڵێکە بەوەی کە خزمەتی قوتابخانەکان و خزمەتی کولتوری کوردی ئەکات بە زیندووکردنەوەی کۆمەڵێشت و هەنێ با بڵێن بابەتە زانستیەکان و شعر و مێژووی خەباتی گەلی کورد لەسەر تابلۆکان ئەبینین و ئەنوێنن لەلایەن قوتابیەکان و لەلایەن مامۆستاکانەوە. ئەمانجی سەرەکیشمان لە پێشەنگەی بڵاوکراوەکانی سەر دیوارەوەیە کە خوێندکارەکان لە نزیکەوە مامۆستایانیش لە نزیکەوە بیرروڕای جیاواز و بابەتی جیاواز گۆڕینەوەی زانیاریە لە نێوان قوتابیان و قوتابخانەکانی تری ئاستی کەرکووک و بە تایبەتی لە شاری کەرکووک پێویستمان بەم جۆرە چالاکیانە هەیە. من وەکو کارمەندێکی تەندروستی دوای گەڕانەوەم لە دەوامی خۆم ئەگەڕێمەوە ماڵەوە ئەمەوێ کاتەکانم بە فیڕۆ نەدەم هەڵدەستم بە وەکو حەز و خولایەک هەڵدەستم بە ئەم پیشەیە یان بەم کاری دەستیە خێزان و مناڵەکانم پشتگیر من بۆیاخەکان خۆمەکەم بڵێ خۆمەگرمەوە پێبێ ڕەنگی بۆیاخەکان تقریبا 6 مانگەدەی ئەم شتانەی دروست کردووە و خوارەوەی ماڵەکەمان مەخزنێکی لێ ئەو مەخزەدەی کردووە بە وەرشە و ئیتر ئیشوکارەکان لەوێ ئەکا و ئێمەش جارجار هاوکاری ئەەکەین بەڵام ئێمە ئیشەکان وەکو ئەو ناکەین هەر مەسەلاوات ئیشێکی بێ بەپەلە چنی نێشتێ ئەڵێ بەپەلاڵە بۆم بچنە بۆیە بەمە خوارەوە و ئیشەکانەکە و ئیتر شەوانە تا سەعات 2 نایەتە سەرەوە خەریکی ئەو ئیشانەیە. نه خب من اینو بگم Стоп, подожди. Ресторанов быстрого питания «Сковородка». Поздравляем Иванова Валерия с композицией. 23-й открытый чемпионат по кулинарному мастерству и сервису среди юниоров. Это мероприятие проходит уже 13-й год в Кремле в Измайлово. Мы с вами находимся в зале Хохлома, потрясающем, расписанном вручную. Соревнуются, как я уже сказала, юниоры. Это студенты профессиональных училищ и колледжей. Здесь собрались студенты, конкурсанты и члены жюри из разных стран, из разных городов. Моя композиция называется «Орел литературный». Из тыквы я изобразила орла, символизирующий свой город. Почему я выбрала именно эту композицию? Потому что орел является основным апостолом русской культуры и литературы. На арбузах я изобразила портреты орловцев-писателей Бунина, Тютчева и Фета.